25 ساڵ بەسەر ئەنفالدا تێپەڕی بۆ ئێمەی کورد ئەنفال و کۆمەڵکوژی بۆتە ناسنامەی میلەتێک لێرەدا جێگەی خۆیەتی بپرسین جینۆساید چییە؟ بۆچی پرۆسێکی وا گەورە تا ئێستا نەتوانراوە بکرێتە پاڵپشتێکی گەورە بۆ کێشەی کورد وەک نەتەوەیەک؟ پێویستە کورد چی بکات تا بتوانێت وەک گەلانی دنیا جینۆسایدی نەتەوەکەی بناسێنێت؟ کۆبوونەوەی پەرلەمانی وڵاتانی ئەوروپی بەتایبەت پەرلەمانی سوید و بەریتانیا ئایا هەنگاوی سەرەتاییە یاخود ئەمە هەوڵی تاکە کەسی و ئەرەخراوی سربەخۆیە؟ ئێمە بۆم پرسانە میوانداری بەڕێز دکتۆر سالار باسیرە شارەزار لە بواری جینۆسایدمان کردووە. دکتۆر بەخێربێت. سەرەتا دەمەوێت بپرسم ئایا جینۆساید وەک چەمەک بناسێنین و ئایا ئەوەی لە پرۆسەی ئەنفالدا ڕوویدا جینۆسایدە؟ جینۆساید بە واتایە دێت کە کارێکی سیستێماتیک عەمدی ئەنقەست نەخشە کێشراو بەرامبەر بە گەلێک ئەنجام بدرێت. ئەمە تاوانی جەنگ نییە، بەڵکو تاوانێکە کە لایەنێک بە بەرنامە ڕێژی دەیەوێت کۆمەڵکوژی بەرامبەر لایەنێکی تر ئەنجام بدات. بە واتایە کە لایەنێک هەوڵ ئەدات نەتەوەیەک یان بەشێکی نەتەوەیەک گەلێک یان ئەتنیەک یان گروپێکی کۆمەڵایەتی یان ئاینی تەواو یان بەشێکی لەناو بەرێت. بێگومان ئەمە کاتی خۆی لە سەر بنەمای هۆلۆکۆست هاتە پێشەوە جینۆساید وەکو زاراوە کۆنا، بەڵام لە دوای ئەنجامدانی هۆلۆکۆست چونکە یەهودیەکان هۆلۆکۆست بە جینۆساید لە گەورەتر بە جینۆساید ناو دەبن، هاتە کایەوە و لە 1948 لە یاساکانی ڕێکخراوی نەتەوەیەکی یەکگرتووەکان تەسبیت کرا و لەسەر چەند بنەمایەک پێناسەی خۆی درایە. لەبەر ئەوە یعنی هەتاکو ئێستا کۆمەڵێک لە دەوڵەتان ئیمزایان کردووە هەندێکی درەنگ، دەوڵەتی عێراقیش لە 1956 واژۆی ئەو ڕێکەوتنەی کردووە لەگەڵ ئەوەیشدا هەستا بە جینۆسایدکردنی بەشێکی گەلی کورد و هەروەها هەتاکو ئێستا ئەو یاسایانەی کە لە ڕێکخراوی نەتەوەیەکگرتووەکان دەستنیشان کراون زۆر بەداخەوە ئەو یەک یا دوو کەیز نەبێت هەتاکو ئێستا هیچ لەو دەوڵەتانەی کە جینۆسایدیان ئەنجام داوە نەخراونەتە بەر دەم لێپرسینەوە و سزادان. بەڵێ بە ئەو پرسیارەت ئەنفال جینۆسایدە، چونکە هەموو ئەو بنەمایانەی کە بە جینۆساید ناسراوە لە ئەنفالە پراکتیزە کراوە هەر لە ڕووی تێکدانی کۆلتور، ناسنامەی نەتەوەیی، ڕاگواستن، تەعریب و تەهجیر و تەرحیل و گەشەکردن لە زاوزێکردن و گەشەکردنی دانیشتوان و یعنی بە شێوازێک کە هەوڵی قڕکردن و لە ناوبردننی بە کۆمەڵی گەلی کوردراوە هەر بۆشە لە هەندێک دەوڵەت ئەنفال وەک جینۆساید ناسراوە نەک کیمیاباران، لەبەرەوە ڕاستی کیمیاباران کارێکە دژ بە مرۆڤایەتی، بەڵام لەبەر ئەوەی ئەنفال بە تەواوی تەبایە لەگەڵ یاساکانی ڕێکخراوی نەتەوەیەکگرتووەکان سەبارەت بە جینۆساید. بەڵێ دکتۆر، کەواتە ئەکرێ ئەو جیاوازیە ڕووکەیتەوە لەسەر جینۆساید و کۆمەڵکوژی بۆ نمونە ئەوەی کە لە عملی ئەنفالە ڕوویدا لەگەڵ ئەوەی کە لە هەڵەبجە ڕوویدا، یعنی ئایا ئەم دوو پرۆسەیە جیاوازیان چییەوە؟ ئەوەی کە جەنابەت وەکو باسی کرد کەواتە ئەوەی کە لە ئەنفال ڕوویدا وەکو کارەسات بەسەر کوردهاتوە جینۆسایدە. بڵێ لە ڕاستیە چەند تاوانێک هەیە کە جگە لە جینۆساید چەند تاوانێک هەیە لە یاساکانی ڕێکخراوی نەتەوەیەکگرتووەکان وەکو تاوانی جەنگ، تاوانی کۆمەڵکوژی و هەروەها تاوانی با بڵێن جەنگ و ئەو تاوانەی کە دژ بە مرۆڤایەتی و کۆمەڵکوژی هەن. ئەکرێت با بڵێن کیمیاباران یان هەڵەبجە تاوانێک بۆ دەکرێت لە ڕۆژێکە یاک دوان یاسیان یان هەفتەیەکە ئەنجام بدرێ و ژمارەیەکی زۆریشی لە ناو ببرێت، بەڵام ئەمە بەپێی ئەو یاسایانە ناچێتە خانەی جینۆسایدکردنەوە، چونکە وەکووتم جینۆسایدکردن بە مۆدایەکی زۆر درێژ بەرنامە ڕێژی بۆ دەکرێت و
هەر لە ئاستی ئابووری کۆمەڵایەتی سایکۆلۆژی کولتوری ناسنامەی نەتەوەی هەموو ئەمانە بە پلان ئیشی کراوەیە تێئکرێ بۆ لە ناوبردنی نەتەوەیەک بەڵام دەکرێت کیمیابارانیش بخرێتە ئەو بازنەوەی کە بۆ ڕمونە حیزبی بەعەز ڕژێمی بەعەز مەبەستی بووە بۆ لە ناوبردنی کورد بەڵام وەکو خۆی دەکرێت بچێتە یەکێک لە خانەی ئەو تاوانانەی ترەوە کە ڕوویداوە لەبەر ئەوەیە زیاتریش وەکوتم ئەنفال بە جینۆساید دەست ناسێنرێت چونکە ئەنفال هەموو ئەو خەسڵەت و سیفانە دەیگرێتەوە کە لە یاساکانی یوئێنا دەستنیشان کراون. تۆ لێکۆڵینەوەی مەیدانیت ئەنجام داوە لەسەر ئەو پرۆسەی کە پێوترێ ئەنفال لەو لێکۆڵینەوانەیە تۆ گەشتی بەچی ئەو خەڵکانی بەسرت کردنەوە ئەو خەڵکانی کە بینیتن ئەو دواتر ئەو ئیشێت کە کردت بەچی وەکو چی بەکاردێنە کردت بە کتێب یا لێکۆڵینەوەی گەرنگت لەسەر من دەمێ بوشەی ئەنفالم بیستە بوو بەڵام لە ڕاستیدا هەتا نەچوومە ناویان هەستم بە ئازار و ناخۆشی و مەینەتیەکانیان نەکرد ئەو کاتێکە دەستم کرد بەو لێکۆڵینەوەیە و چەند ساڵێک بە دوای یەکدا بەردەوام بووم بریتی بوو لە ناوەڕاستی ساڵانی نەوەتەکان لە چوار قۆڵەوە من ئەو کاتە ئەو لێکۆڵینەوەیم ئەنجامدا لە شوێنی جیاوازەوە لە سلێمانیەوە بۆ قەڵاکەی سووسە و لەوێش لێکۆڵینەوەم کرد دواتر لە تەقتەق و لە تەقتەقەوە یەکیەکی ئەو گوندانە هەچاک و ئەچێتە چەمچەماڵ ئۆردوگاکانی قادرکەرەم و شۆڕش و ئەوانە و لە چەند شوێنێکی ترەوە لە کەلار لە کەفری ناوچەکانی تری گەرمیان لە ڕاستیدا ئەو وێنانی کە من دیم هەرگیز لەبەر چاوم لا ناچن بینیم پرسیارم لە خۆم کرد چۆن ڕژێمێک چۆن مرۆڤ دەکرێت ئەوەندە دڕندە بێت بەرامبەر هاو مرۆڤی خۆی لە ژن و منداڵ و کەسانێک کە لە سەنگەری شەڕانە گیراون و لە جەنگانە گیراون بەم شێوازە دەڕندەیە بیکوژیت لە ناویبەری زیندە بە چاڵی بکەیت وەکۆ وێنانی کە هەمانە بینیم بەڕاستی ئەوە زۆر لە جینۆساید گەورەترە چونکە وێرانکردنی چەند هەزار گوندێک بوو و هەروەها کۆکردنەوەی ئەمانە لە مجەمەعاتەکانی شاخۆ ئەگەر ڕژێمی بەعەز نەڕووخایە من دڵنیام لەوەی ئەم بە سەدان هەزار کەسی تری کۆ دەکردەوە لەو مجەمەعاتانە و دواتر هەمووی ئەنفال دەکردن و دواتر بە کۆمەڵ دەیکوشتن وەکو ئێستا کە هەیە بەڵام بێگومان ئەو پرسیارە لە خۆم دەکەم باز لە 1970 کەس ئەکرێت کە ئەنفال کران خۆگەر 100هزاریش بێ خۆگەر یەکم کەسیش بێ مرۆڤ بۆ دروست نەبووە کە کوژرێ بەڵام هەتاکو ئێستا تەنیا 2000 لەو ڕووفاتانە دۆزراونەتەوە هێنراونەتەوە بۆ هەرێمی کوردستان باشە لەم هەموو ماوە دوور و درێژە هۆکاری ئەوە چییە کە تەنیا 2000 کەس 2000 لە قوربانیانە هێنراونەتەوە بەڵێ دکتۆر ئەوەی کە باست کرد ئەم ڕووداوی کە بەسەر کوردهاتوە ئایا گەر بۆ نمونە نەتەوەیەکی تر بووە ئەم با بڵێن ئێستا ڕووفاتی ئەنفالکراوەکان دۆزراونەتەوە بەشێکی زۆران شوێنەکانی هەندیاری کراوە ینی جەناب دووکو کەسێک کە پسپۆری لەو بارەیەوە لێکۆڵینە لەسەر کردووە ئایا بەچی دەرەنجامێکەکەیکەوە با بڵێن بەیەکەوە نایانێنەوە یاخود هەر جارە و کۆمەڵێک لە ئەو قوربانیانە دێنەوە لە ڕاستی ئەوە زۆربەی کات عەرەبەکانن کە و خەڵقە بیانەکانن ئەو شوێنانە بۆ کوردە دۆزنەوە و ودیان بن بۆ ئەوێت شوێنەکانە نیشانەدەن لەبوایە دەسەڵاتی کوردی زۆر کاریگەرتر کاری بکردایە لەسەر ئەوەی کە خۆی بگەڕێ بە شوێن ئەم شوێنانەیە و ئەم ڕووفاتانە بدۆزێتەوانێ و بیان هێنێتەوانە بەڵام وەکو دەبینین لەو مەسەلەیە بەڕاستی کەم تەرخەمی یەکجار زۆری پێوەیە وابزانم پرسیارەکە زیاتر چه ئاراستەیەکی کێ هەبوو مەبەستم لەوەیە ئەگەر ئەمە ڕووداوێک بێت لە شوێنێکی تر ڕوویدایە ئایا ئەم قوربانیانەی کە هینەتەوەیەکن بۆ بەو شێوەیە هەر جارە و بەشێکیان دێنەوە ئێمە ئێستا کۆمەڵێک با بڵێن گۆڕی بە کۆمەڵ هەیە کە دۆزراونەتەوە شوێنەکانیان دیاری کراون ینی بۆچی بۆ نمونە حکوومەتی ئێمە بیر لەوە ناکاتەوە کە بە یەکجاری بیانێنێتەوە چونکە خۆ دەزانی ئەمە کاریگەری دەرونی هەیە لەسەر خەڵکی ئەمە بەردەوامی ئەم حاڵەتە دووبارە ئەبێتەوە و ئەمە تو پێ دوایە وەکو کەسێکە لەو بارەیە لێکۆڵینەوەت کردووە چی بکەوەی بە شێوەیەکی باشتر بیانێنەوە لە ڕاستیدا باز لە زیاتر لە 300 گۆڕی بە کۆمەڵ دەکرێت
ئەوەی کە ئێستا هەیە تەنیا بەشێکی یەکجار بچووکە دڵۆپێکە لە دەریایەک. دیارە لەلایەکەوانەیە پێویستی بە گەڕانێکی زۆر هەیە لەو شوێنانە کە بزانرێت ئەم گۆڕە بە کۆمەڵانە لەکوێیە. لەوانەیە کارێکی بەگشتی ئاسان نەبێت، بەڵام بە تایبەتیش کەم تەرخەمی دەسەڵاتی کوردی خۆشی نیشان دەدا. دەبوایە بەڕاستی سیستێماتێک ئیشی لەسەرەوە کردایە، بە دوواداچوونی بۆ کردایە، پارەی بۆ خەرج کردایە، ئەوانەی بدۆزیایەتەوانێک کە کاتی خۆی بەشدار بوون لە ئۆپەراتسیۆنەکانی ئەنفالە، هەتاکو ئێستا تەنانەتی یەک کەس نەهێنراوەتە سەر شاشەکانی تەلەڤیزیۆن لە کوردستان کە باز لەوە بکات کە بەشدار بووە لە ئۆپەراتسیۆنەکانی ئەنفال. بە پێچەوانەوە یەهودەکان بەم کارە هەستان لە دنیاە ئەگەڕان بە شوێن ئەوانەی کە بەشدار بوون دەستیان هەبوو لە جینۆسایدکردنی گەلەکەیان. بۆ نمونە دوای ساڵانێکی یەکجار زۆر دوای 20 ساڵ ئایشمانیان لە ئەرجەنتین دۆزیەوانە و هێنایانەوە کە یەکێک بوو لەوانە کە زانیارێکی زۆریشی پێبوو و کردیان بە عیبرەت بۆ مێژوو. بەڵام ئێمە ئەبینین زۆربەی زۆری ئەوانە کە بەشدار بوون لە جینۆسایدکردنی گەلەکەیان بە ئازادی دەسوڕێنەوەوانە. کەواتە دکتۆر لێرەدا پرسیارێک دێتە پێش. ئەو کەسانی کە بەشدار بوون لە پرۆسەکەیە، چ ئەوانەی کە کورد بوون و بەشدار بوون لەگەڵ حکوومەتی عێراقیە بوون، چ ئەوانەشی کە عەرەب بوون وەکو عەرەبی سونی یاخود شیعی کە لەناو حکوومەتی عێراقیە بوون و ناوێزی سوپای سەربازی عێراقا بوون بەشدار بوون، ئەوانی کە لەناو کوردستان و تۆمەتبارن و تۆمەتبار کراون دەستگیر نەکراون، ئەوانەی کە لای حکوومەتی عێراقیشن هەم دەستگیر نەکراون. ئەمە بۆچی گەڕێنەوە؟ ئەمە بۆ گەڕێنەوە کە لە کوردستان کەس دەستگیر نەکراوە بۆی حکوومەتی عێراقیش ئەمانگاوی نەناوە. ڕاستیە سەرنجێکی ترمە بۆ سەبارەت بە پرسیارەکەی پێشووتان هەر جارێک کە هەندێک لە ڕووفاتەکان دەهێنرێنەوانە پرۆپاگەندەیەکی یەکجار زۆری پێوە دەکرێت، پرۆپاگەندەی حیزبی پێوە دەکرێت. ئەمە بەڕاستی جێگای قبولکردن نییە و کووتم کۆمەڵێک ڕێگا و مێتۆد هەیە ئەوایە بگیرایەتە بەر کە نەکراوە، هەروەکەوەی کە هەموو ساڵێکیا دەکرێتەوە تیمساحی فرمێسک بڕێژرێ، ئەوەش جێگای قبولکردن نییە، بەڵکو کارەکە زۆر لەوە گەورەترە. لەبەرەوەی ینی تەسەورکە لەبەرەوە شوێن نەبووە بۆ هەڵگرتنی ڕووفاتەکان لە کوردستان. ساڵی 2011 کۆمەڵێکیان لە کەربەلا دانابوو بەهۆی شۆرتی کارەباوە زیاتر لە 27 جەستەی ئەو قوربانیانە سووتان، ینی تۆ ئەنفال بکرێت و دواتریش 27 زیاتر لێ بسووتێ. ئەمە لەبەر ئەوەی لێرە شوێن دابین نەکراوە بۆ هێنانەوەی ئەو ڕووفاتانە. بڵێ ئەوانەی کە بەڕێزت ئاماژەت پێدا بەڕاستی شتێکە کە ناکرێت ینی فەرامۆش بکرێت. دادگای باڵای تاوانەکانی عێراق ناوی زیاتر لە 400 کەسی داوە بە حکوومەتی مالیکی و 258یان لەوانە بە حکوومەتی هەرێمی کوردستان کە کوردن کە بە پێی قسەی شایەت حاڵەکانەوە بە پێی بەڵگەنامەکان ئەمانە بەشدار بوون لە جینۆسایدکردنی گەلەکەیان، لە ئەوانشی کە کوردن و ئەوانشی با بڵێن کە عەرەبن بەشدار بوون. بەڵام هەتاکو ئێستا نا حکوومەتی مالیکی هەستاوە بە ڕاپێچکردنی دەستگیرکردنی ئەو تاوانبارانە، نەدەسەڵاتی کوردیش هەستاوە بەگرتن و ڕاپێچکردنی ئەو جاش و مستەشارە گەورانەی کە ناویان هەیە. دەبوایە حکوومەتی هەرێم بەڕاستی دەسەڵاتی کوردی هەرێم بەدەر لە حکوومەتی مالیکی و بەغدا هەر کاتی خۆی ئەمانەی بهێنایەتە ناو قەفەسی دادگاییەوە، دادگای بکردنایەوە لێ بکۆڵیاناتەوە بزانە بەڕاستی چێ بەشدار بۆ چێ بەشدار نەبووە، چەند بەشداری گەورەی هەبووە چەندی کەمی هەبووە. ئەمە شتێکە قبول ناکرێت. وەکووامە لە کۆنفرەنسێک کە لە پەرلەمانی ئەوروپا بوو وتارم هەبوو ئەم مەوزوع ئەم ئاماژە پێدا کەسێکی یەهودی لە دەروهات بەلام وتی وەکووایە نازەکان ئێمە جینۆسایدکەن و دواییش ئێمە بین کۆمەڵکوژەکان بە بەرچاومانە بسوڕێنەوانێ و دەستگیر نەکرێن. لەبەرەوە ئەم مەسئلەیە چه حکوومەتی بەغدا ئێستا بەرپرسیارە لەوە و چه حکوومەتی هەرێمیش بەرپرسیارە لەوە. پرسیارەکە ئەوەیە بۆچی ئەمانان هەندێکیان پۆستی سیاسی و عسکەریشیان هەیە، هەندێکیان ڕێگە دران بڕۆنە دەرەوانێ و ئەوانەی کە چوونەتە دەرەوانێ ئێستا هەوڵێکیەوە هەیە لەلایەن ڕەوەندی کوردیەوە کە بدرن بە دادگا چونکە ئەوانە مافی سیاسیان نیە بەڵکو مجرمێکی سادەن. بەڵێ دکتۆر لە دوای ساڵی 2023 کاتێک کە هێزەکانی هاوپەیمانان هاتنە عێراق و عێراقیان داگیر کرد
بەشێکی زۆری مەلەفی ئەمنی حکوومەت عێراقی کەوتە دەست لایەنەکانی کوردستان و بە تایبەتی حیزبەکان. ئەم با بڵێن زانیاریانە ڕەنگە بەشی ئەوەندەی تیاابێ کە ئەو کەسانی کە بە فعلی بەشدار بوون لە ناو پرۆسیان فالە بزانرێکێن و دواتر وا بکرێت کە لە ڕێگەی دادگا و بێنرێن بانگ بکرێنە بەردەم دادگا. پرسیارەکەی من لەسەرەوە ئەوەیە ئایا ئەم زانیار لای حیزب تا چەند شتێکی خراپە یا تا چەند ئێمە وامان لەکە کە ئەو زانیارە گرنگانە بشاردرێنەوە یا وا بکات کە ئێمە نەتوانین کە ئەمە وەکو خۆی بۆ مێژوو بخینە ڕوو. بەڕاستی ئەوەش کاکسیایەکێکە لە تراژیدیاکانی تر لەوەی کە چ لە کاتی ڕاپەڕین چ لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەز چەند تەنێک لە دۆکومنت و بەڵگەنامە کەوتۆتە دەست ئەحزابەکانی دەسەڵات و هەروە هەندێک لە ئەحزابەکانی پاشکۆش بۆ نمونە حیزبی سۆسیال دیموکراتی کوردستان. لێریا پرسیارەکە ئەوەیە ئەم چەند دۆکومنتە بۆچی لە لای حیزبەکانە، ئەمە مڵکی نەتەوەیە، پێویستە بخرێتە ڕوو، پێویستە بزانرێت چی تایە. ئاخۆ چەند کەسی تیابێت کە ئێستا فەرمانڕەوایی عێراق و هەرێمی کوردستان دەکەن بەڵام لە جینۆسایدەوە تێگلابن، لە کاری خیانەتکاری تێگلابن، هۆکاری شاردنەوەی ئەوانە چییە؟ ئەمە مڵکی حیزبێک نییە، مڵکی شخصێک نییە، ئەمە کاری ئەنجومەنێکی ئاسایشی نەتەوەییە لە هەرێمی کوردستان دروست ببێت کە ئەمە تەبەن ئەنجومەنێکی ئاسایشی نەتەوەی ڕاستەقینە مەبەستە کە کار لەسەر ئەم دۆکومنتە و بەڵگەنامانە بکات و زوو یا درەنگ بەڕاستی هەرگیز ناتوانین فەرامۆشی ئەوە بکەین و ناتوانین بازی بەسەردا بدەین کە بزان ئەو بەڵگەنامانە چییە و بۆچی باز ناکرێن. ئەگەر لە سایتێک لێبە لەسەر هۆلۆکۆست دنیاشتە دەیاتێت دنیا بەڵگەنامە دەیاتێ بڕۆ سەر ئینتەرنێت لێ بدە لەسەر ئەنفال لەسەر جینۆسایدی کورد هیچ نییە. ئەمە دەسەڵاتی حکوومەتی ئیسرائیلە کە یەت ئەمانە والی ئەکات کاری پێکات بەرنامەی خوێندنی لە زانکۆکان و قوتابخانەکان پێنجامەدا بۆ ئەوەی نەوەی نوێژ ئەو تاریخی بیر نەچێتەوە چونکە مرۆڤ زوو ڕووداوەکانی دوێنێ لەبیر دەچێتەوە. کەواتە لەسەر مۆزوعی دۆکومنتەکانیش ئەوە یەکێکە لەو بابەتانەی تر وەکو ئەوانەی جاش و مستەشارەکان کە خاڵێکی ترە بەڕاستی ڕوبەڕۆی دەسەڵاتی کوردیش دەبێتەوانێ کە بەڕاستی خراپ دەشتێتەوە بەسەر خۆیان و دوور نییە لە دوا ڕۆژە بەڕاستی باجێ و هەڵێش بدرێ. بەڵێ دکتۆر ئەوەی کە گرنگ بێ باسی لێ بکەین ئەو کەسانەی کە لە ناو ئەم پرۆسەیە با بڵێن قوربانی بوون دواتر لە ناو پرۆسەکەی ڕزگاریان بووە وەگەزانی لە لای میلەتانی دنیا ئەو کەسانە چەندین کاری گەورەیان بۆ کراوە فیلمی دیکۆمنتاری گرنگیان لەسەر کراوە بۆی مێژوەکەیان وەکو خۆی بگەڕێتەوە و ئامادەی هەبێ بۆی لە داهاتوو ئەگەر مەترسیەکە بێ ئەو نەتەوەیە بە ئاگابن. چەندین کەسەیە کە قوربانی لە ناو پرۆسەیە و دواتر دەرچوون و ئێستا خەڵکانێکن کە هەژارن و زۆر شتیان لە بەردەستانیە و نەتوانراوە کە ئەم مێژووەکو خۆی بنووسرێتەوە. پێم پرسیارەکەم لەسەرەوەی حکوومەتی هەرێم ئەرکی حکوومەتی هەرێم لەمەیە چییە؟ بە دیاریکراوی بۆی کە ئەم پرۆسەیە وەکو خۆی بناسێنێت و وا بکات کە بە گیانی دەرەوەشی بناسێنێت. ئەتوانم بڵێم حکوومەتی هەرێم دەسەڵاتی سیاسی لە هەرێم لە سەتادەی ئەوەیشی پێنجەوەشی نەکردووە کە یەهودیەکان بە خۆیان کردووە. یەهودیەکان کار لەسەر جینۆسایدەکەن هەر وەکو دوێنێ ڕوویدابێ بۆتە بەرنامەی خوێندن لە زانکۆکان و لە خوێندنگاکانیش بەحس و توێژینەوەی لەسەر دەکرێت سنتەری توێژینەوەی زانستی لەسەر دەکرێت مۆزەخانەی گەورەی لەسەر دروست کراوە و ئەمە گرنگە بۆ مەسلەی بە دەوڵەت بوونیش ئەمە گرنگە بۆ ئەوەی کە تۆ بە دنیا بناسێنرێ چونکە مێژوو دەکرێت دووبارە بێتەوە بە دیوە خراپەکەیشی بۆ ئەوەی تۆ پارێزراوە بیت سبینێ یعنی کارێکی زۆر زۆر هەیە بەڕاستی لەسەر ئەوەی کە ئەم بەڵگەنامانە بهێنێتە دەرەوە. من خۆم پێ دوێنێ کۆڕێک مەبوو لە هەڵەبجە و هەندێک کەسم بینی تایە بەڕاستی خۆبەخش کاریان لە جێڕانەوەی ئەو ڕووداوانە کردووە دیدارێکی یەکجار زۆری تایە کە کراوە ئەنجام دراوە لەگەڵ ئەوانەی کە سوکاریان ئەنفالە یان کەنعانمەکی لەگەڵ لەسەرەوەی تەیفور کە چۆن تەنیا کەسێک بۆ ڕای کردووە کردوێتی بە چیرۆک
باشە ئەمانە ئەوە ناهێنن کە بکرێن بە فیلم، کە بکرێن بە شانۆ، کە بکرێن بە ڕۆمان و ئەم ڕۆمانانە بکرێن بە فیلم. بۆچی ئەبێت خەڵقی خۆی لەسەر خەرجی خۆی و لەسەر کاتی خۆی لەسەر ئاسابی خۆی و لەسەر خۆی ئەمانش پەرت و بڵاو بوونەتەوە هەریەکە لە شوێنەکە ساڵانێکی زۆرە داواکەین تکایە سنتەری توێژینەوەی زانستی بکەنەوە بۆ ئەوە تکایە لە دەرەوە لێرە بەڵام بەداخەوانێ جۆما لێ ناگیرێت و ئەوەی کە ئێستا هەیە بەڕاستیەوە ڕەوەندی کوردی و جالی کوردیشە لە دەرەوەی کە ئەوە ئێمەمانانی کە لێرە خۆ بەخش کار لەسەر ئەو شتانە دەکەن کەواتە من بەڕاستی بەم شێوازە مرۆڤ دەکرێت بڕوای بەدەسەڵات نەمێنێت کە گومانی بۆ دروست بکات بەوەی کە نایەوێت کار لەسەر ئەو کەیسە بکات. بەڵێ دکتۆر ئەو لە ماوەی ڕابردووە چەند هەوڵێک بینرا چ لە پەرلەمانی سویدی و دواتریش لە پەرلەمانی بەریتانیا قسەکردنی ئەو حیزب و لایەنانی کە بەشدار بوون لە پەرلەمانی ئەو دووڵاتەیە لەسەرەوەی کە بە جینۆساید بناسێنرێ و ئەم هەوڵانە تا ئەوەندەی باس کرا هەوڵی تاکە کەسی بوون یا هەوڵی گروپێک بوون یا هەوڵی ڕێکخراوێک بوون کە ئەمە ئەرکی هەمومانە بەتاکید ڕێی جەناب لەسەر ئەوە بزانین کە ئایا ئەم هەوڵانە تاکەی لە هەوڵی فەردی و کۆمەڵی خەڵکی خۆبەخش و گروپێکا بێ ئەکرێ گەر ئەمە ببێ بە ئەرکی با بڵێن دیاریکراوی حکوومەت ڕەنگەی کاری لەسەر بکرێەوە. ئەوەی ڕاستی بێت ئەو هەوڵەی لە سویدراوە هەوڵی ڕەوەندی کوردی بوو و ڕەوەندی و خەڵقی تاکە کەس بوو خەمخۆری ئەو قەزیە بوون کە توانیان ئەو مەسئلەیە بگەێنە پەرلەمانی سوید و ئەنفالۆکو جینۆساید بناسێنرێ. ئەوە هەوڵانەیشە کە لە دەرەوە ئەدرێت لە بەریتانیا لە سکۆتلەندە و هەروەها لە کەنەدا لە ئوسترالیا مۆزوعاناتوەتە پێشەوە. ئێستا هەوڵێکیش هەیە کە بەڕاستی ڕەوەندی کوردی لەناو ئەوانە کەسانێکە لەگەڵ هەندێک لە پەرلەمەنتاران و بەتایبەت حیزبێکی ئۆپۆزیسیۆن حیزبی چەپەکانیش قسە کراوە کە مۆزوعە لە ئەڵمانیا بێنرێتە کایەوە لەبەرەوەی ئەڵمانیا ناوی 82 کارگەهەن کە ئەمانە چەکی کیمیاویان فرۆشتووە بە ڕژێمی سەدام حوسێن و ئەمانە هەتاکو ئێستا نەدراون بە دادگا سکاڵیان لەسەر تۆمار نەکراوە پیان وتیان ڕاستە ئەمە وایە بەڵام خاوەن حەقیش پێویستە بێتە دەنگدەسەڵاتی سیاسی کوردی لەم 22 ساڵەیە تەنانەت بۆ یەک جاریش سکاڵایەکی لەسەر کارگەیەکی تۆمار نەکردووە داوای لێپیچینەوەیشی نەکردووە تاکوی ئێمەش پشتی بگرین و بیکەین مەسئلەکە گەورە بکەین کەواتە منە پرسم بۆ دەسەڵاتی کوردی لە ماوەی 22 ساڵە تەنانەت یەک سکاڵایشی تۆمار نەکردووە لەسەر ئەو کارگانە کە ناونیشانیان هەیە. ئێمە یعنی من لە ناوەڕاستی نەوەتەکان نامەم نردۆ بۆ بەرپرسانی گەورەی ئێرە پێم وتومە ئێمە ئەو کارانە دەکەین ئێوە تەنیا دوو پارێزەر بگرن هەر بۆ مێژووی سیاسی خۆشتان گرنگە دوڕۆژ چی وەڵامی گەلەکەی خۆتان ئەدەنەوە تەنانەت ئامادەی ئەوەشیان تیانە بووە. جا لەبەر ئەوە یعنی تواناکانی ڕەوەندی کوردش بەڕاستی کەمە لاوازە خەرجی ئەوێ کاتی ئەوێ ئەمانە هەمووی کاری گەورەیە. ئەمە کۆتا پرسیارمەوە بێ کەواتە پێویستە چی بکەین وەکو کورد و وەکو حکوومەتی هەرێم و وەکو هەوڵی ئێوەمانان وەکو خەڵکانێکی ئەکادیمی پێویستە چی بکەین بۆی ئەم پرۆسەیە بناسێنین بە دنیاوە بکەین دەنگی دنیا بێنینە ناو مەیدانەکە بۆی کورد جارێکی تر بۆ بارودۆخیانە ڕاتە. بۆ وەڵامی ئەم پرسیارەیەکەم شت بگەڕێنەوە بۆ کەرەسانەی بەدەستمانەوەی کەرەسەکانی شەندادگای باڵای تاوانەکانی بەغدا دانی بە 4 کەیساناوە وەکو کۆمەڵکوژی و جینۆساید لەوانە ئەنفال کیمیاباران و کوردە فەیلەکان و بەرزانیەکان کەواتە کەرەسە هەیە کە دەوڵەتی عێراق خۆی ئەوەی کردووە. دومینان ئێمە بگەڕێن بە شوێن ئەو ڕێگەیانە کە هەیە. من لە کتێبەکەم جینۆساید لە یاساکانی ڕێکخراوی نەتەوەگرتوەکان کورد وەک نمونە باسم لەسەر 9 ڕێگا کردووە بۆ بە نێودەوڵەتیکردنی ئەو کەیسانە یەکێک لەوانەوە لە دەسووری عێراقا هەیە کە دەڵێ هەرێمەکان کەواتە هەرێمی کوردستانیش بۆی هەیە لە هەموو باڵۆزخانەکان و قوسڵگەریەکانی عێراق لە دەرەوانێ لە هەموو دنیاە نوێنەرایەتی خۆیان هەبێت کاتە کورد دەتوانێت بە ڕێگای ئەو نوێنەرایەتیە گەورانەوانێ کار لەسەر ئەوە بکات کە کۆلتور و ناسنامە بگەێنێت و جینۆساید بگەێنێ بەڵام بە پێچەوانەوانێ بەداخەوانێ دەسەڵات ئەحزابە دەسەڵاتەکان نوێنەری حیزب بویان داناوە
کە ئەم نوێنەرە حیزبیانەش کە تەعاملی لەگەڵەکەی نوێنەری حیزبێکی بێدەوڵەتە کەواتە ئەگەر ئەوە بکەن لە سەفارەتە قۆنسڵێتەکانە بێ دەست لەو نوێنەرایەتیانە هەڵگرن نایکەن چونکە ئەوانە نوێنەرایەتیەکەن کە زیاتر ئاڕاستی حیزب و سەرۆک دەبنەوانێ. بەڕاستی ڕێگاکان زۆرن. سەرنجێکی کورتم لەسەرەوە ئەوەیە من خۆمێکێکم لەوانەی کە پرۆژەیەکم بە ڕێگای وەزیری شەیدان و ئەنفال گەشتۆتە ئەنجومەنی وەزیران تەبەن من نیم بەتەنیا ئەمە با بڵێن ئەم فکرە هی وەزارەتە و خەڵقانی کەژیشی تیا کردو بەڵام منیش بەشی خۆمی تیا هەیە ئەوە بۆ نزیکەی ساڵێک گەچێت ئەم پرۆژەیە کە پەیوەندی بە نێودەوڵەتیکردنی کەیسی جینۆسایت هەیە هەتاکو ئێستا واژۆی لەسەر نەکراوە و بڕیاری لەسەر نادەن و نایکەن کەواتە من پرسیار ئەەکەم بۆ بەدەیان ملیۆن لە شوێنی تر سەرف دەکرێت و خرج دەکرێت بۆچی ئێستا حکوومەت ئامادە نییە ئیمزا و لەسەر پرۆژەیە بکە کە پەیوەندی بە نێودەوڵەتیکردنی کەیسی جۆنەسایدەوە هەیە تەنها خۆم نامەیەکەم ئاڕاستەی وەزیر کردوتە من ئامادەم بێ بجەش ئەو کارە بکەین بەڵام لە دەرەوە کەچی پێ دەڵێت تۆ چێ پشتگیریەکی ئەوەمان هەبێ بەداخەوانە هیچی بە ئەنجام نەگەیشتوە لەبەرەوە وەکو دوا سەرنجم ئەوەیە هیوادارم ئێمە ئێستا لە دەرەوەی دەسەڵات کار لەسەر شتانەیەکەین بەڵام دەسەڵاتیش بەو ئەرکە مێژویی و ئەخلاقی و نەتەوەیی خۆی هەستێت و چایە بۆ سیاسەتی بخشێنێتەوە کە تا ئێستا ئەوەی پێویستە نەیکردووە. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر سالار باسیرە شارەزا لە جینۆسایت. بینەرانی بەڕێزی هەنارتی بەم جۆرەش بەرنامەی چاوپێکەوتن کۆتایی هات تا هەڵقەیەکی تر خواتان لەگەڵ.